خراپی ڕەوشی کارەبا بەهۆی کەمی پێدانی سەعاتەکانی کارەبای نیشتیمانی وای کردووە نرخی ئەمپێرێک کارەبای مۆلیدەی ئەهلی لە شاری ئەولێر لە نێوان 15 بۆ 20,000 دینار وەربگیرێت. ئەمە هاوڵاتیانی نیگەران کردووە. کارەبای مۆلیدەتان زیاتر هەیە یان کارەبای حکوومەتی؟ بەخودای کارەبای مۆلیدەمان زیاترە، لۆیە پارەمان زیاتر لۆ دێتەوە. ئەگەر کارەبای ڕئیسی زیاتر بی کارەبای مۆلیدەمان کەم لۆ دێتەوە. ئەدی معنە لەبەوەی زۆر ئیش دەکات بە سەعاتە کە بە سەعاتیش بی کابرا پارەی بە سەعات لێ دەستینی. ئەگەر حکوومەت هاوکاریان بکە و گازیان بداتێ بە نرخەکی کەمتر. کارم پێرمان ڕاشە 65,000 لێساندینە و بۆچی مامۆسی گوتی هەر ئەوەندەیە. کارەبای ڕێیسی لە هەندێک شوێن دەڵێن فیز دەکات. وڵای زۆر فیوز دەکات. ئەرە وڵای زۆر فیوز دەکات. لەبەرەوەی ئەو ڕۆژی هەمومان کوشاندی تۆ هەر فیوزی کردی. دابەش نەکردنی نەوت و خراپی ڕۆشی کارەبا لە شاری هەولێر کاریگەری لەسەر بازاڕی فرۆشتنی سۆپا کردووە. کاسبکارانی ئەو بازاڕە دەڵێن هیچ ساڵێک وەک ئەم ساڵ بازاڕیان سز نەبووە. ئێستا کار نەکارەبامە نە نەفتەیە نە غازەیە غاز گرانە نەفت پێشتر تەزوێت دەکرێت ئێستا پێشتر بە 50,000 تەزوێت دەکرێت بوویتە 90,000 کارەبا غاز بە 8,000 بوویتە 11,000 ئێستا ئەم لێتە نازانین چ بکاتن. وتەبێژی حکوومەت یاریێمی کوردستان ڕایدەگەێنێت وەک حکوومەت بەردەوام دەبین لەسەر باشترکردنی ڕەوشی کارەبا و پێویستە هاوڵاتیان دەست بە کارەباوە بگرن. وەزارەتی کارەبا ئێستا خەریکە لەگەڵ لیژنەکان بۆ ئەوەی هەندێک گرفت هەیە لە هەندێک شوێن چارەسەری بکات. تااقەتی کارەبا ئەوەی کە پێویستە دابین بکرێ لە تااقەتی ئەو پلانەی کە ئێمە دامانناوە لە ماوەیەکی نزیکدا احتیمالە یەک بگرتەوە. بۆیە ئێمە بەردەوام دەبین لەوەی کەەوە بتوانین ئاستی کارەبا باشتر و باشتر بکرێت دەبێت خەڵکیش بەرامبەرەوەیە هاوکارمان بن و لێ ڕابن لە دەستگرتن بە کارەبا چکە کارەبا سەرۆتێکی نیشتیمانیە. لەگەڵ ئەوەی تا ئێستا زیاتر لە 1,350,000 پێوەری زیرەک لە سەرتاسەر یاریێمی کوردستان بۆ کارەبا بەستراوە، بەڵام پێدانی سەعاتەکانی کارەبای نیشتیمانی بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمتر بۆتەوە، بەتایبەت لە هەردوو وەرزی هاوین و زستاندا. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.